خۆشەویستان لە تەوەرەی یەکەمی پرۆگرامی پەیامی ڕۆژدا باس لە بابەتێکی گرنگەکەین کە لە ئێستادا ئێمە تایە ئەژین، ئەویش چۆن وا بکەین خێزان بارگاوی نەبێت بم جەنگەی کە ئێستا هەیە، بە لێکەوتە خراپەکانی ئەم جەنگەی کە ئێستا هەیە. یعنی لەوانەیە ئێمە بە جۆرێک لە جۆرەکان دوور بین لە خودی ناو جەنگەکە، یان وەک بڵێ وڵاتێک نەبین یەکی لە وڵاتانەی کە با بڵێن جەنگەکە ڕاستەوخۆ لەگەڵ ئێمەدایە، هەرچەندە بە ناشکری نەبێ هەرێمی کوردستان و عراقیش بە جۆرێک لە جۆرەکان بێبەش نەکراوە، هەم ئێران لێدا، هەم ئیسرائیل و ئەمریکا لێدن، هەم خۆشمان هەم عراق خۆشی لە خۆیەدا و لە هەرێمی کوردستانیشەدا. بەرحەڵ بە جۆرێک لە جۆرەکان تەلەڤیزیۆنەکەیتەوە، سۆشیال میدیا ئەکەیتەوە، دەست دەبیت بۆ ئەو مۆبایلە زیرەکی لە بەردەستایە، باسی ئەم جەنگێ هەواڵە بەپەلەکان باسی ئەم جەنگێ چۆن وا بکەین کەشی خێزانی بپارێزێت کە پێویستی بە کەشێکی ئارامە بۆی کە دەرونی تاکەکانی ئەم خێزانە تووشی گرفت نەبن. بێگومان لەوانەیە بوترێت چۆن بتوانین وا بکەین هەواڵە بەرنامەیە چوزانم هەر ئەبێ سەیرێکی ئاگاداربی، ئەمە ڕاستە بەجێ خۆی، بەڵام چۆن وا بکەین لەگەڵ ئەمەشا باڵانسێک ڕابگرین کە ئەم کەشە کە کەشێکی تایبەتی خێزانیە تێک نەچێت. ئەم بابەتە شرۆڤاکەین بە میوانداری زۆر بەڕێز زانان ناسح، ماستەر لە دەروونزانی کلینیکی کە بەڕێزیان بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمانە. میوان کاکزانجان بەخێر بێت. بەخێر بێت. هەر بەڕاست ئەتوانین لە بارودۆخێکی ئاوایە کە بەڵە وڵاتی سەرەکی نین لە جەنگەکەدا، بەڵام وا خەریکە ئەبینە سەرەکی بەناشکری نەبێ، ئەتوانین ئێمە لێکەوتەکانی ئەم جەنگە لە ڕووی میدیا، لە سۆشیال میدیا، لەوەی کە ئەگوزەرێ چوزانم غاز نییە، سوتەمەنی کەم بۆتەوە، مەکتەب و قوتابخانە نییە، ئەمانە هەموو بتوێنێت جۆرە لە جۆرەکان ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ لێکەوتێ بێ. چۆن وا بکەین ئەم لێکەوتانە کەم بکەینەوە؟ سەرەتا بەناوی خۆی گەورە و میرەبان، سڵاو بەڕێستان، سڵاو لە بینێرە خۆشەویستەکانیش. ڕاستی کاکدانا خۆی جەنگ و کوشتار و شەڕ ئەمریکا ڕۆیدا هەر ماوەی جارێک لە بۆقعەیەکی ئەم سەرزەوی هەر جارێک لە شوێنێکە لە کۆمەڵگایەکە مانێوە نەمانوێ شتێکی نەخوازرا و نەرێنیە، کاریگەری زۆر خراپی هەیە. زۆر جار ئینسانە باشەکان ڕۆڵیان تیانە، دەستیان تیانە، ئینسانە ناباشەکان دروستیەکەن، شڵەژانێ دروستەکە لەسەر هەموو ئاستەکان، چ ئیقتصادی بێ، چ کۆمەڵایەتی بێ، چ سەربازی و ئەمنی بێ. یەکێ لەو لایەنانەشی کاکوێتە ژێر کاریگەری جەنگەکانە و لایەنی دەرونی ئینسانە کە بەداخەوە ئەکرێ بڵێن دوای جەنگ باڵەخانەکان دروست دەکرێنەوە، ئەمنیەت ئەگەڕێتەوە، ئابووری باشە بێتەوە. بەس بەداخەوە یەکێ لەو لایەنانەی کە بۆ ماوەیەکی درێژخایەن لەژێر کاریگەری جەنگە ئەمێنێتەوە لایەنی دەرونی. چونکە ئینسان ڕۆتینێکی پێشوەختەی هەیە پێش جەنگ، هی ژیانی خۆی، ماڵ و مناڵی. ئەو ڕۆتینە بەهۆی جەنگەوە لەسەر ئەو سکە نۆرماڵی کە خۆی هەیە وەلا ئەنرێ. لەسەر ئاستی تاکە سێرەکەی جەنگ گۆڕانکاری زەینی و معنەوی دروست دەکات، گۆڕانکاری عاتفی و ئەحساسی دروست دەکات، ڕەفتاری دروست دەکات. واتە تۆ زۆر شتە ئەگۆڕێ وەکو پێشووتر نامێنێ، لەو سکەی لایە. لێکەوتەکانی وەگوتمان لەسەر هەموو ئاستەکان دەرەکەوێ. لێکەوتە دەروونەکانیشی گرنگترینیان کامانن؟ گرنگترینیان مەسەلەن ڕاستەوخۆ خودی شەڕ، خودی جەنگ سترێسە. ئەو شتێک کە دروستیەکە لای هاوڵاتی، یعنی لە هەر کوون و قژبنێکی تۆ ئاگاداری ئەوە بی کە جەنگێکە و ڕوویاوە نزیکە لێتەوە یا دوورە لێتەوە، سترێسی لە تۆیا دروستەکە بە ڕێژەی جیاواز، هەتا نزیکیش بێ زیاترم. طبعاً تا ئینسان نزیکتر بێ. خۆشبەختانە نازانم بڵێ خۆشبەختانیانە، بە جۆرێ لە جۆرەکانی ئەمە ڕاستەوخۆ مەیدانی جەنگەکە نین، شوێنەکانی ترە. بەڵام لێکەوتەی هەر هەیە، جاری وا هەیە شەرد نییە ئینسانمان هەیە لە ناو مەیدانی جەنگەکەیە کاریگەریەکەی کەمترە لە کەسێک کە جاری وایە لە میدیاوە سەیرەکە. هەڵکەوتۆ سەر کۆمەڵێک توانە و مەهارەت کە ئەکرێت دواتر باسی بکەین. سترێس ڕاستەخۆ کاریگەری هەیە، ئەوە دروستە بێ لای هەمومان. کۆمەڵێک نەخۆشی جاری وایە قورس
تووشی ئینسانەکانە بێ بە تایبەت ڕاستەخۆوانێک کە نزیکن لە جەنگەکانەوە یاخو خۆیان بەشێکن لە جەنگەکە مەسەلەن نەخۆشیمان هەیە وەکو نەخۆشی PTSD زەبری دەرونی پاش ڕووداوێک کە نیشانەکانی مەسەلەن وەکو شەوانە کابوسە بینێ خەوی نامێنێ خەوی تێکە چیە خواردنی تێکە چیە هەڵچوونێکی زۆری بێمانە دەمەقاڵە و دەمەبۆڵە فکری خۆکوشتن نیشانەکانی زۆرن ڕەنگە کات دەبێت باسی ئەمە پێ چکە شتەکان کێشەکان زۆرە لێکەوتەکانی زۆرە من نەخۆشم بینیوە لە شەڕی 8 ساڵی عێراق ئێرانە سەرم هاوانێک کە یاوێتی بەناو بارەگاکەیانە شوێنەکەیانە ئەو سەحنەی کە بینیوێتی لەو کاتەیە باوڕێکانی کەسە نزیەکانی کوژراون تووشی ئەم نەخۆشیە کردووە پاش 30 ساڵ من بینیومە پاش 30 ساڵ لەو ڕووداوە خۆی لاتۆ ئەمە لێکەوتێکی خراپی جەنگە مەسەرەن کابرا داخلی خەسەغانە کراوەتەوە دوای 30 ساڵ لە ڕووداوێ بۆ چکە جاری وا هەیە ئەم نەخۆشیێ خراپێکیەوەی جاری وە یەک مەشهد نزیک بێ لەو مەشهدەی خۆی ببینێ وەکو یەکەم جاری لێتەوە دەنگی فڕۆکەیەک دەنگی بۆمبێک شتێک کە گوێی لێ بێ وەکو یەکەم جاری بوو بێ ئەهێنێتەوە سەر ئەو حاڵەتی یەکەمی جاری وارە هەنی لێکەوتەکانی زۆر یەک لەوانە مەسەلەن دڵەڕاوکی وجودیە ڕاوکی وجودی یعنی ئینسان کە سیرەکە ئەخلاقێتی ئینسانی هەرەسەهێنێ هەنی لە پێناو شتێکی مادیە ئەم هەموو ئینسانە بێگوناحە تۆ ئەکوژی ئەوەوە کارە ساتە لەسەر ئاستە جیاوازەکان ئەیبینین ئێمە هەمووی لە پێناو دەستکەوتێکی مادیە دەستکەوتێکی سیاسیە دەستکەوتێکی جوغرافیا هەموو ئەمانە وا لە ئینسانەکە زۆر جارەگات ئاستی ئەحساسی پوچیەکە هەنی ئەم ژیانە ئەوەنە وای لێ هاتووە تۆ لە پێناو شتێکی هەدەفێکی بچووکە ئەم هەموو خوێنە بڕێژی ئەمە واکات دڵڕاوکێکی وجودی لە ئینسانەکە دروستکە ئەحساسی پوچی تیا دروستکە زۆر جار ئەگەینە نەخۆشیەکانی تریش پانیکە تۆقین زۆر جار ئینسان ئەویش بەهۆی سترێسێکی تونەوە دروستێ بێ لێکەوتەکانی زۆرن زۆر جار لەوانەیە خودی جەنگەکە خۆی نەبێ یعنی تۆپ و تیارە و چوزانم درۆن کە ئێستا هەیە لەوانەیە لێکەوتە ناڕاستەخۆکانی بێ بۆ نمونە کاتێک خێزانی غازی دەست ناکەوێ کاتێک کارەبای نییەوە نییە کاتێک مناڵەکە قوتابخانەی نییە تەلەبەکە زانکۆی نییە مامۆستاکە ناچێتەوە بۆ داوام ئەمانش بە جۆرە لە جۆرەکان ینی کاریگەری دەرونی بەجێڵن وایە بڵێ کەم باسی هەینە ڕئیسیەکەیەکەین سترێسە ڕئیسیەکەیەکەین ئێمە سترێسمان هەیە مینی سترێسمان هەیە سترێسۆرمان هەیە ئەمانەش سەر بە سترێسی یەکەمن ینی سەر بە خودی ڕووداوە گەورەکەن کە ئێمە لە ئیدارەدانی سترێسە کۆنتترۆلکردنیە ئەڵێن ئەگەر ئەتوانی یەکەم هەنگاوی سەرچاوی سترێسەکە مێڵ کە ئێستا شەڕ بەدەزێمەنی زۆر جار شتەکان لە خارجی کۆنتترۆلی ئێمەوە ئێمە قسە لەسەر ئەوە ناکەم من ناتوانم شەڕ ڕاگرم بەڵام ئەتوانم ئەوەی کە لە توانای خۆمان هەیە چی بکەم بۆی کاریگەری کەمتری هەبێ لەسەرم ئەوەی کە بەڕێزە باسی کردوە گوتمان ئەو شڵەژانەی دروستێکە لەسەر هەموو ئاستەکانێکی لەوانە ئابوووریە بەڵێ ئینسان جاری وای ئیش و کارەکەی لە دەستەیە یا ئیش و کارەکەی کەمە بێتەوە یاخود ئیمکانیات کەمە بێتەوە بەداخۆ ئێمەش لە وڵاتێکین ینی بە بچووکترین ڕوودا و لەو سەری دنیا و ئێمەکی نێژێر کاریگەریەکە خەڵکی ئێمەش یان نەڵێن هەمووی بەڵام بڕێکیەوەی کە لە بازاڕایە بڕێکیەوەی کە دەسەڵاتی بەدەسە ینی تۆزێک بێڕەحمن هەنێ جایش زۆریش بێڕەحمن یعنی لەو کاتانەیە لە هەموو شوێنەکە وڵاتەکە ئینسان هەوڵەیات فشارەکان کەم کاتەوە لەسەر هاوڵاتیەکانی بە هەموو ڕێگایە ینی هەموو توانایی خۆی خاتەگەر بە تایبەت دەسەڵاتدارەکان بەڵام لا ئێمە سێکین لە هاوڵاتێکی بچووکەوە تا دەسەڵاتدارەکە هەوڵەیە بیقۆزێتەوە ئەو دەرفەتە بقۆزێتەوە بۆی سوودێکی مادیە سوودێکی بە هەر شێوازێ بێ بەخۆی بگاوەڵە لەسەر حسابی گیرفانی خەڵک یەک لەوانە مەسەلەن لە ئێستایا غازە تۆ غاز سەرچاوەی ژیانی خەڵک ینی خواردنە خواردن بەچی دروست دەکرێ بە سوتەمەنی ڕئیسی مایەسە غازە تۆ ئینسان جاری وایە ترسی خۆراکی بۆ دروستەکەی خواردن کە ڕەنگە بە دووسێ ڕۆژ ئینسان شت نەخوایتر یا ئەیکوژێ یا کاریگەری خراپی لەسەردانێ
ئێمە لە بیرمان نەچێت لە دەروونزانیا یەکێک لە پێداویستیە زۆر سەرەکیەکان ئینسان پێوترێ توانای مانەوە بەقا. ئینسان توانای مانەوە ئینسانیش بۆ ئەمەیە ئەم هەوڵە لە حاڵەتە نۆرماڵەکانە کە جەنگ نییە کە مشکلە نییە کەمتر ئینسان چۆنەڵی خەمی لێخوا بۆ چکە حاڵەتەکان نۆرماڵن ژیان نۆرماڵە ڕوا بەڕێوە بەشی خۆی غازی دەسەکەی بەشی خۆی ئیش و کەرب کەسابەتی هەیە بەڵام لە جەنگا کەکەوتە ژێر مەترسیەوە سترێسێکی زۆر دروستە بێت لە بەرەوەی مانەوەی ئەم میسانەکەوتە ژێر هەڕەشەی لە ناوچوون و ئەمانەوە. ئوستاز مەرجام و ئەندامانی خێزان یعنی وەک یەک ئەم لێکەوتان ئەم کاریگەریانەی جەنگ باڵین کاریگەری لەسەر دەرونی هەبێ بۆ نمونە جیاوازی لە نێوان ژن و پیا و جیاوازی لە نێوان بسم ڕەگەز بوو جیاوازی لە نێوان گەور و بچووک بە تەمەن و کەم تەمەن ینی هەمویان وەکو یەک کاریگەریان لێکرێیان هەر کەسە و بەپێی با بڵێن جۆری دەرونی خۆیەتی. ئەوەی ڕاستی بێ ئینسانەکان فەرقیان هەیە لە هەموو شتێکە. جاری وا هەیە دوانەی یەک تۆ یەلکەن کە لە یەک دایک و باوک بوون فەرقیان هەیە. ئەم فەرقە ژەگەرێتەوە بۆ کۆمەڵێشت. ئەم حاڵەتێک کە بەڕێز باسی کرد پێوترێ ڕێزیلینس وەکو دەستەواژەکەی ینی توانای خۆڕاگری و بەرگەگرتنی ناڕەحەتی لە ئینسانێکەوە بۆ ئینسانێکی تر جیاوازیەکە بۆ وازحەیە بین ئەگەڕێتەوە بۆ چیەک لەوانە توانای کەسەکە هەندێک کەسمانەیە توانا و مەهارەتی ئیدارەدانی سترێس ئەزانێ و ئەتوانێ پێشوەختە فێری بوو ئیدارەدانی هەست و عاتیفە نەخوازرا و نەرێنەکان ئەزانێ توانای مادی هەیە ئیمکانیاتی کۆمەڵایەتی بەهێزترە هەنێکە زەیە ئیمکانیاتی معنەوی زۆرە هەنی بڕوای بە قەزا و قەدەر و مردن هەیە ئەمانە وای لێکە ئەو کەسە زیاتر بەرگەی ناڕەحەتی و بەرگەی شەڕ و ئاژا و کوشتارەکان بگرێ. جاری وا هەیە لە حاڵەتی ئاساییە کەسەکان بیری چۆنەڵی نەرێنی و داستان سازی خراپ لە زەینیە کەمترە هەندێک زیاترە ینی چۆن ینی کەسەکە بۆ نمونە ئێستا لەم حاڵتە ئەم بارودۆخێکی سێمەتی کەوتوین کابرا لە مێشکی دانیشتۆ لە ماڵی خۆیان جەنگەکە لە شوێنێکی تریشە بەس ئەم لێرەوە کۆمەڵی داستان سازی خراپەکە لە مێشکە مەسەلەن ئەڵێ چی ئەڵێ باشەوە گەر هاوسەرەکەم ڕێ بۆ بازار لە ڕێیە بۆمبێک بەریکە و درۆنێ بەریکە و لە دەسی بەم ئەی خۆم ئەی ماڵ و ناڵی بەتەنیایی چی بکەم یان درۆنێ با بە کۆڵانەکەمانە ببینم کە قیژی ژنوم ناڵتێکەڵە بێ فلان کەس ئەمرێ مناڵەکەم ڕەنگە بمرێەوە بەرچاومەوە هەنی کۆمەڵێک داستانی خراپ لە مێشی خۆیان دروستەکە ئەم کەسە بەم حاڵەتە تووشی حەساس بوونە بێ هەستیار بوونە بێ هەنی بە بچووکترین شت ئەم لێرەوە ئەشڵەژێ دڵە خوورپەوەیە دڵە خوورپە ئەو حاڵەتێکە نۆرماڵە کاری دانەوەیەکی جەستەییە بۆ هەر شتێک کە کتوبڕ بێ بۆ هەر ڕەشەیەک تەهدیدێک بەڵام ئەمەی کە ئێمەڵێن جاری وا هەیە شتێکی بەسیتە یعنی کابرا تووشی هەڵچوونێکی خراپە خۆی وێنە و تابلۆ دروستەکە وێنە و تابلۆیەکی خراپ لە زەینیا دروستەکە سەبارەت بەو ڕووداوەی کە هەیە چکە زۆر دووبارە بێتەوە لە زەین و مێشکە ئیتر جسمیشی هەستیارە بێ بە هەموو شتێ ڕاست ئێمە زۆر جار هەوترێ خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەت عراق بە تایبەت بەدناشکوری نەبێ کورد بەهۆی و هەموو نەهامەتی بەسەریات و جۆرە گوکوڵی خۆشەبووین لەگەڵ ئەم بابەتانەیە بەڵام دوجار منداڵ لە هەموو ئەندامەکانی دیکەی خێزان ناسکترە بۆ تەمەنی منداڵیش بە پێی جیاوازەکەی چۆن دایک و باوک خوشک و برا گەورەکان ئەندامانی دیکەی خێزان وا بکەن ئەم کاریگەری و لێکەوتە خراپانەی جەنگ کەمتر کاریگەریان هەبێ لەسەر منداڵەکان. ئەوەی ڕاستی بێ ئێمە جەنگ طبعاً خۆی بەعام جەنگ هەر خۆی شتێکی خراپ بە هەموو لە هەر دیوەکەوە سەیریکەی بەڵام جاری وایە ئینسان لە ناو دڵی معانات و کێشەکانە شتێکی باشی دەسەکەوێ جەنگ وا کە ئینسان مەناعی بەهێز بێ بەمەرجێ زۆر دووبارە نەبێتەوە لە ماوەیەکی کەمە ساگەر دیقەت بەی خەڵکی ڕۆژهەڵات
کاردانوایان بەرامبەر بە جەنگ لەگەڵ خەڵکی وڵاتێک کە تیا ڕووی نەیاوە شەڕ و کوشتاری زۆر نەبینیوە زۆری فەرق ڕاست ئێمە زیاتر بەرگەگرین جاری وایە بە گاڵتە و گەپەوە باسی مۆزوعەکەەکەی یعنی ئەمە جۆری لە مەناعەت دروستەکە بەڵام ئەو گوتم بەو مەرجی کە زۆر دووبارە نەبێتەوە لە فترێکی زەمەنی کورتە چکە و کاتە زەڕبەی زیاترە بێ کاریگەریەکەی چۆن کەم بکەینەوە طبعاً ئێمە گەورەمان هەیە مناڵمان هەیە لە ناو خێزانە لەم حاڵەتانەیە تواناکانیش فەرقی هەیە ئینسان توانای زیاتری هەیە زیاتر بەرگی مشکلەکان ئەگرەوەی لە مناڵ لەم حاڵتە ئێمە بڵێن گەورەکان چی بکەن بۆ خودی خۆیان چی بکرێەوە مناڵەکان گەورەکان طبعاً لەو حاڵەتیان بەتایبەت ئەگەر ئێمە مووقعەکەمان شوێنەکەمان نزیک بێ لە جەنگەوە یان لەناو خودی شەڕەکەی هەبێت دوو جۆر چارەسەرمان هەیە چارەسەرێکی تەواریمان هەیە هەروەکو پزیشکی چۆن کەسێک تووشی حاڵەتێکی لە ناکاوە بێ کەم بە فریاکەوتنی خێرایە بڵێ حاڵەتی تەواریمان هەیە یەک لەوانە بۆ ئارامکردنەوەی دڵ و دەروونمان هەم بۆ خۆمان بۆ خێزانەکانمان بۆ ماڵ و مناڵمان ئەوی ژەوەیە کە پێوتەی هەناسەدانی دیافراگمی ئەمە چۆنڵی هەنگاوی یەکەمە دوو جۆر هەناسەدانمان هەیە کاکدان هەناسەدانێکمان هەیە بەسکە هەناسەدانێکمان هەیە بە سنگە جاری وایە خۆشمان نازانین کامیانە بۆ چکە بڕۆتینێک هەناسێکی ئین و بەردەوامی بەڵام نەتیجەکەی زۆری فەرق بە کامیانی هەناسەدانێک کە بە سک بێ کە پێوتێ دیافراگمی ئەویش حاڵ شێوازەکەی بەم شکڵەیە ئینسان بەلوتی هەناسە با مەسەلەن 4 سانیە پێ بچێت 4 چرکەی پێ بچێت 5 چرکە بەڵێ مەسەلەن بەم شێوازە 4 چرکەی پێ بچێت ماوەی 5 چرکە ڕایگیرێ نەیاتەوە بە 6 چرکەش لە ڕێی دەمیەوە بیاتەوە چەند جاری ئەمە دووبارە کاتەوە ئەگەر لە حاڵتی توپ ڕابای حاڵتەکەی تون بێ ئەمە واکات سترێسەکە کەمە بێتەوە لەسەر دڵ و دەروون و مێشکی ئینسان ئارامێکی نسبیاتی ئەمە وەکو حاڵتی سەرەتایی یەکسەر ئەنجامی بۆ تووڕەبوونیش باشە بۆ تووڕەبوون بۆ کاتی سترێس بۆ هەمووی دەورە بێنێ بڵێ جاری وایە ئێمە نایزانین ئەمە هەناسەین طبعاً بۆ باسی هەناسەدانەکەم نزیکترین شتێک لە ئینسانەوە لەم کەونەیە کە هەبێ وەکو دنیای مادیەڵێم هەناسەدانە نە خواردن نزیکترین کەسێتی نە ئاوە هەنێکە زێڵێ ئەگەر ئەو نە ئاو نەخۆی ئەمریەوە نەخوارد نەخۆی ئەمری نە ئینسانە باشەکانن هەناسەدانە چکە ئینسان ئەگەر 2 دقە 3 دقە هەناسی بگری فەوتەکە بەڵام ئەکرێ بۆ نمونە ماوەی 3 ڕۆژنان نەخوا هەر بمێنێ 2 ڕۆژ ئاو نەخوا هەر بمێنێ دایک و باوکو و کەسە باشەکانی ساڵ نەبینی هەر بمێنێ مادەم شتێک ئەوەنە گرنگە بۆ ئینسان لەو گرنگترنێ یعنی دەڕووی فیزیکیەوە کەواتە کاریگەریشی زۆر زۆرە لەسەر بەس ئێمە نەمانزانیم بۆیە هەناسەدان بەم شێوازە کاریگەری ڕاستەخۆی لەسەردانێ جاری وایە ئینسانەکە بە سنگ هەناسەیە سنگ هەناسەدانی سنگ پێڵێن هەناسەدانی دڵەڕاوکی کاتێ ئینسان تووشی سترێس و دڵەڕاوکیە بێ ئۆتۆماتیکی زۆر جار هەناسەدانی چێتە سنگی نەکسکی یعنی بێرە هەناسەیە ئەمەش گرژبوونی ماسوولکە و والحاصل تەشویشێکی زەینی زۆری بۆ دروستەکە هەناسەدان ئەمە هەنگاوی یەکەمە کۆمەڵە تەکنیکمانەی پێوتێ تەکنیەکانی مایندفولنس واتە تەکنیەکانی زەین ئاگای تۆ هەموو تەرکیز و زەینی خۆتە هێنیتە ئێستا و ئێرە یەک لەوانە لە ڕێی 5 هەستەکەوەیە بۆ نمونە بینین تۆ هەوڵبەی لەو کاتانەیە ئەو شتانەی لە چواردەوتایە بە هەموو تەرکیزی خۆتەوە سێریکەی بیان بینی دانە بە جوزئیاتەوە بیستن ئەتوانی واز لە هەموو دنیا بێنەوەی کە لە دنیا هەیە تۆ بەس ئەو دەنگانەی لە چواردەوتا هەیە بیبیستە دەنگی سیارەیە هۆڕنی سیارەیە ڕەشەبایە کەسێکە قسەیەکە یەکێکە بانگتەکە دەنگی قاب و قاچاخە مناڵەکەتە بەس بیبیستە هیچ شتێکی تر مەکە ئەمانە والەیەکە ئینسان تەرکیزی لەسەر ئەو شتە نەرێنیانەی ئەو داستانانەی چیرۆکانەی لە مێشکایەتی بهێنێتەوە سەر ئێستا ئەمە وەکو حاڵتە تەواریەک حاڵتێکی ترمانەیە وەکو چارەسەر ئەمە بۆ گەورەکان تەمەن ئەویش پێوترێ زۆرن ڕێگەکانی زۆرن ڕەنگە ئێمە دەرفەت نەبێت لێرە باسیکەین بەڵام یەک لەوانە میهرەبانبوونە لەگەڵ خودی خۆت و لەگەڵ خەڵکە یعنی ئینسان کاکێتەوە حاڵتەوە زۆر جار
ئۆتۆماتیکی یەکەوێتە سەرزەنشکردنی خۆی گلەیکردن لە خۆی مثلەن بۆ لە وڵاتی منە ئەم شتە ڕۆیە بۆ گەنجێتی من کەوتە ئەم دەور و زەمانە بۆ کەوتە ئەم کات ئەمە خراپەمە نا ئێمە ئەڵێن میهرەبانبی لەگەڵ خۆمانە یعنی ئەم شتانە نەکەی بەڵام هەنێکە زەیئیکە خراپەمە بەس من جەڵم بەڵێ خراپە بێ ئینسان لە بری تەرکیزکردنە سەر ئەمی سەرزەنشتی خۆی بکە گلەی لە بەختی خۆی بکە لەوەی مناڵی بۆ هێناوەتە ئەم دنیاە لەم جەوایە لەم فەزایە تەرکیز کاتە سەرەوەی کە چی پێکرێ بۆ خۆی بۆ ماڵ و مناڵ ئەمە لە وەرزی بەهاری شین ماشەڵڵا باران ڕێنایە تۆزە بچینە ئەو دەشت و دەرەژە لەگەڵ سروش تێکڵی خۆی فەزاکەشی وایە ئەمە خۆر ڕووناکی ڕاستە کاریگەری زۆر ئەرێنی هەیە لەسەر ئیحساسی ئینسان سروشت و بەڵێ عکسەکەشی ئەوەیە کە نەبوونی کاریگەری نەرێنی هەیە ئەمە زۆرێک لە وڵاتانەی کە لە قوتبەکانە کە خۆریان زۆر کەمە خەمۆکی وەرزی زۆرەت یعنی هەنێ جار کڵاویان بۆ دروست کردوونی لیدیان بۆ داناون ئەیکەنە سەریان ڕۆژی مەسەن 2-3 سەعات بۆ ئەوەی حەز بە بوونی خۆر و ڕووناکی زۆر بکەن ئەو کاریگەری کەمێتەوە لە سەریان دەستخۆش بێن بابەتە زۆر زیاترە لەگرێ کاتیشمان چەند دقیقی لە تەوەرەکە لایدا بەڕاستی زۆر بەڕێز زانە ناسح ماسەر لە دەنوزانی کلینکی سوپاس بۆی کە لەم تەوەرێ لەگەڵمانە بوویت بۆ هیوایی کە بتوانین کشی خێزانیمان بپارێزین لەوانەیە ئێستا من بەش بە حاڵی خۆم ماڵ و مناڵەکەم بڵند جاخۆ تۆ بەهۆی ئەوە سیرکردنی هەواڵ و بەرنامەوە لەوانێ کەشەکەت لە ئێمە تێگاوێ بەڵام ئیتر ئەبێ بە جۆرە لە جۆرەکان بیرمان لە خێزانیشمان بێت تاکی بە دڵنیایەوە بۆ مناڵی شەر چەند کاتەکەی ئەوەیە تەنها شتێک کە بۆی مهمە لەم کاتەیەوەیە دایک و باوکی ئەحساسی ئەمنیەتی بۆ دابین بکە ینی فەزاکەی لێ نەشێنێتتر بەهۆی ئەخبار و هەر شتێکە ئێستا جەنابەکە زۆر متابعەکەی ئەکرێت ئەوی باش ئەوان خەریک یارین ئەکرێت گویان لێ نەبێ یان لە ژوورێکی تایبەتی خۆدا دەستخۆش بێ سپاس بۆ سپاس بۆ جەنابیشت بەو هیوایی کە هەموو لایەک سەلامەت بن ئینشاءالله